بیرکاری پۆلی هەشتەمەی بنەڕەتی لاپەڕا سێزدە. پرسیاری 55 لە باڵەخانەیەکدا دووری نێوان زەمینەی نهۆمێک و زەمینەی نهۆمی سەرووی بریتیە لە 3.4/5 مەتر. ئەگەر هاتو دووری نێوان زەمینە و بنمیچی نهۆمێک 3.5 مەتر بوو، ئایا دووری نێوان بنمیچی نهۆمێک و زەمینەی نهۆمی سەرەوەی چەندە؟ ڕەنگە زۆر ئاسان نەبی لەو پرسیارەی تێبگەین، بەڵام مانای ئەوەیە تەنیا کە بزانین دوو دووریمان هەیە، ئەو دوو دووریانە لە یەک دەردەکەین، وەڵامەکە دەردەچی. بەڵام لێرە دەبی ئەم بزانم کامە دووری گەورەترە، چونکە هەردووچیان سێی تەواون لێرە و لێرە، دەبی ئەم بزانم ئایا 4/5 گەورەترە یان 5/10. ئەگەر یەکسەر نەزانم 4/5 گەورەترە، پێویستە ژێرەکانیان ڕێک بێخم. هەردوو ژێرەی بکەمە 10، واتە ئێرەش بکەمە 10، 4/5 لێکی دەم لەگەڵ 2 دەبیتە 8/10. بێگومان 8/10 ئەو کات گەورەترە لە 5/10. لێرە لێکی دەم لەگەڵ ژمارە 2 هەتا ببیتە 10. ئەو کات دەبیتە 3 و 8/10. کەمی دەکەمەوە لە 3 و 5/10. یەکەم جار ژمارە تەواوەکان 3 کەم 3 دەبی بە 0، کەواتە هیچ نانووسم. پاشان دەلێرە 8/5 لێکەم بیتەوە یەکسانە بە 3، کەواتە وەڵامەکە 3/10 مەتر. ئەگەر داواکرابە بە وەکو ژمارەی 10 بنووسم، ئەو کاتی دەمنووسی 0.3 مەتر. ئێستا دێمە لای پرسیاری 56 درێژی یاریزانانی تۆپی باسکەی قوتابخانەیەک بەم شێوەیە بوو. 5 کەسن، یەکەچیان 195 3/8 سانتیمەتر بوو، ئەوی دی 188 سانتیمەتر، 185 183 189. ئایا ناوەندی درێژی ئەم یاریزانانە چەندە؟ لۆ دیتنەوەی ناوەند هەمیشە هەموو ژمارەکان کۆ دەکرێنەوە، سەرجەمەکەیان دابەشی چەند دانە کەسە. لێرە 5 دانە کەسە، کەواتە دابەشی 5 دەکرێت. ئاسانترین ڕێ ئەگەر بژمێر نەبوو، ژمارە تەواوەکان بەیەکەوە کۆ بکرێنەوە، 195 لەگەڵ 188 185 و 83 و 80 بەیەکەوە. پاشان کەرتەکان بەیەکەوە، کەرتەکان ئەوها بەیەکەوە کۆ بکەینەوە، ئەو دوو کەرتە بەیەکەوە سەرەکانیان کۆکەینەوە دەبیتە 8/8، واتە هەردووچیان بەیەکەوە یەکی تەواوە. ئەو دوو کەرتەش پێویستە ژێرەی ئەو کەرتەی ڕێک بێخم، لێکی دەم لەگەڵ 2 دەبیتە 4، سەرێش دەبیتە 2. ئەو کات سەرەکەیان کۆ دەکرێتەوە دەبی بە 5/4. 5/4 واتە یەکی تەواو و دەمینێتەوە 1/4، 1 و 4. ئەگەر هەردووچی کۆکەینەوە ئێرە و ئێرە بە هەردووچیان دەکات 2/4. ئەو جا کۆیان دەکەینەوە لەگەڵ سەرجەمی ئێرە چەند بوو، پاشان دابەشی 5 دەکەین. ئەمن ئەو شتانم هەموو بە بژمێری کرد هەتا ئاسانتر بی، دەرچوو 186 و 65 و هیوادارم هەڵەشم نەکردبی. ئێستا دێنە لای ئەو وێنەی ئێرە، وێنە بازنیە، بازنەی ڕوونکردنەوەی. بازنەی ڕوونکردنەوەی لای چەپ سەرچاوەکانی وزە و بەکارهێنانی دیار دەخا لە وڵاتە یەکگرتووەکان بە یەکەکانی گەرمی بەریتانی کە BTU یان BTU. پرسیارەکە چییە؟ چەند کۆدریلیۆن BTU وزە بەکار هاتووە لە سەرجەم وزەی گەرمی ژێرزەمینی کەهرۆئاوی و دار و پاشماوە؟ واتە ئەو جێی کە قاوەیە گەرمی ژێرزەمینی، و ئەو جێی کە شینە کەهرۆئاوی، و ئەو جێی کە کەسکە بەیەکەوە هەرسێکیان کۆ دەکەینەوە لێرە. 3 و ئەمە گەورەکەم لە سەرێ نووسیە 3 و 512. ئەوی دیشم لە ژێرەکەی نووسیە 3 و 208 کە دار و پاشماوەیە. پاشان قاوە یەکەشم گەرمی ژێرزەمینیشم نووسیە 0 و 373. پاشان کۆم کردەوە هەرسێکیان بەدەست، هیوادارم ڕاست دەرچی.
حەفت فاریزە 093 لە تەنشی دەنووسین کۆدریلیۆن BTU ئەوها یەکەکەی دەنووسین. زۆر ئاسانە. پرسیاری 58 بەکارهێنانی وزەی کەهرۆ ئاوی، ئەو کەهرۆ ئاویە شینە چەند گەورەترە چەند پترە لە سەرجەمی وزەی با ئەو بەشە بچووکە مۆرە ئێرە و خۆر وزەی هەتاو ئەو نارنجیە و دار و پاشماوە کەسکەکە کەوابوو هەتا ئەو پرسیارەی وەڵام دەمەوە پێشی هەموو شتێک دەبی ئەمن وزەی با و خۆر و دار و پاشماوەی کۆکەمەوە ئەو هەلێرە کۆیان کەمەوە فاریزە لەژێر فاریزە و کۆکردنەوەی ئەنجام بدەم لێرە دەبی بنووسم کۆ بێگومان هەمووی کۆیە لە کاتی کۆکردنەوەی ئەوەندە دەرچوو ئەو جە دوایە بینم بزانم وزەی کەهرۆ ئاوی ئەو وزەیە 3 و 512 ئەو ژمارەی لێ دەرکەم ئەوەی دەهێڵمەوە لۆ خوێندکاران دەکاتە 0 و شتێک ئەو جە بزانە 0 و 200 0 و 190 بزانە چەندە ئەوەندە دەکا بەڵام یەکەم شت کۆکردنەوەیە دوایە لێ دەرکردنە چونکە ئەو وشەی پتر هەمیشە پتر لا زیاتر لا هەمیشە لێ دەرکردن دەبی بەڵام چونکە لا لێرانە سەرجەم هەبوو ناچارم یەکەم جار سەرجەمەکان ببینمەوە. پرسیاری 59 و 60 ئەو باسکە و لێ دەرکردن و جیاوازی و شرۆڤەکە ئەوان ئەمن هەمووی لە کاتی شیکارکردنی پرسیارەکان شرۆڤە دەکەم و باز دەکەم کووە پێویست ناکە وەڵامیان بدەمەوە بەڵام پرسیاری 61 زۆر گرنگە پرسیارە چی زۆر باشە 3 درەختمان هەیە درێژی ناوەنجیەک 3 لە 16 مەتر کەمترە لە درێژی گەورەکە و 5 لە 12 مەتریش زۆرترە لە بچووکەکە و ئەگەر درێژی ناوەنجیەکە 9 مەتر و 5 لە 8 بوو ئایا گەورەترین جیاوازی لە درێژی نێوان دوو لەم درەختانە چەندە گەورەترین جیاوازی چەندە هەتا ئەمن ئەو جیاوازیە ببینمەوە زۆر گرنگە ئەم بزانم درێژی ئەو 3 درەختەی چەندە یەکەچیان دەزانم ناوەنجەکە بەڵام ئەوانی دیش دەبی بزانم کەوابوو هەتا درێژی گەورەکەی بزانم ئەو ژمارە لێرەیە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارەی هەتا درێژی گچکەکەی بزانم ئەو ژمارەی ئێرە ئەو ژمارەی لێ دەردەکەم 3 درەختە ناوەنجەکە لێرە و بڵندەکە لێرە و گچکەکەش لێرە ئەو جە ئێستا دەبینم ئەو کەرتە یان ژمارەی کەردارە ئەو ژمارەی ئەو کەرتەی لەگەڵ کۆ بکەمەوە هەتا ئەو درێژەی بزانم ئەوها کۆکردنەوە بێگومان ئەمن پێویستە ژێرەکانیان ڕێک بێخم یەکەچان 5 لە 8 ئەوێدی 3 لە 16 5 لە 8ەکەی چا دەکەم ژێرەکەی دەکەمە 16 لێچی دەم لەگەڵ دووی دەبیتە 10 لە 16 3 لە 16 کۆ دەکرێتەوە کاتە درێژی درەختە بڵندەکە یان گەورەکە 9 مەتر و 13 لە 16 ئەوە گەورەکەشمان زانی ناوەنجەکەشمان زانی ئێستا مایە گچکەکەی بزانین ئەو کەرتە یان ژمارەی کەردار ئەو کەرتەی لێ کەم دەکەینەوە ئەوها من لێرە ئەو ژمارە 9 و 5 لە 8م کردیتە کەرتەکی ئاسایی واتە 8 جار 9 72 کۆ 5 77 ئەو هەم لێ کردێ دیارە وەمزانی ئەوها ئاسانترە پاشان ژێرەکانم ڕێکی خستی ئەو 77م لێکدایە لەگەڵ 3 بوویتە 231 5ەکەشم لێکدایە لەگەڵ 2 بوویتە 10 ژێرەکانیش لێک دەدەم لەگەڵ 3 و 2 دەبتە 24 ئەو جا ئەو های لێ هات پاشان 221 دابەشی 24م کرد دەرچوو 9 مەتر و 5 لە 24 هەتا ئەوەی گەورەترین جیاوازی ببینینەوە درەختە گەورەکەی دەینم درەختە گچکەکەی لێ دەردەینم بزانم چەند جیاوازیەکە چەندە درەختە گەورەکە 9 13 لە 16 چی لێ دەردەکەم ئەو ژمارەیە 9 5 لە 24 بەس ئەمن
ئەو ئیشەی دەهێڵمەوە لۆ خوێندکاران، بەڵام ڕێگایەکە ئەو هایە. ئەو ژمارە 9 کەم 9 5/24. ئامادەکاری بۆ تەقیکردنەوە و پێداچوونەوەی لول پێچی. پرسیاری 62 بەهای ئەو بڕا چەندە؟ لێرە کاتێک کە ژمارەی نێگەتیڤە، لێرە بەخۆی نێگەتیڤ هەیە، سئیش نێگەتیڤە، کەواتە باشترین شتەوەی من کەوانەی دانێم و پیتەکەی لابم، ئەو ژمارەی بنووسم، پاشان کەوانەکەی لابم، هەردوو هێمایەکان لێک دەم، وەکو ئەوی وایە 25 و 18 کۆ دەکەمەوە لەگەڵ 8 و 7، چونکە کەم جاران کەم یەکسانە بەکۆ. ئەو دوو ژمارەیەش کە کۆ دەکەینەوە 25 و 18 وەکو ئەوی وایە 25 و 20، ژمارەکە لە چلی گەورەترە. کامە لەو ژمارانە لە چلی گەورەترە، ئێرە هەر نابی، کەواتە ئەوە ژمارە ئەوە هەڵبژاردە چی ڕاستە. پرسیاری 63 هەڤاڵ 4 و 5 لە 12 لیتر ئاوی لە حەوزی ماسی کرد، لاڤینیش 3 و 11 لە 12 لیتر ئاوی لە حەوزەکە کرد. ئایا حەوزەکە چەند ئاوی تێدا؟ وەختە بە هەردووچیان سەرجەمەکە تەنیا کۆکردنەوەی ئەو ژمارە کەرتیانەیە، ئەو ژمارە کەرددارانەیە. 4 لیتر و 3 لیتر دەکا 7 لیتر، پاشان لێرە کە 11 لە 12 کۆ دەکەینەوە لەگەڵ 5 لە 12، ئەویش دەکا لیترەک و 1/3. ئەو وەڵامە ڕاستە، دەبتە 8 لیتر و 1/3، چونکە ئەمە لە کاتی کۆکردنەوە 5 لە 12 کۆ کردەوە لەگەڵ 11 لە 12 بووە 16 لە 12، 16 لە 12ش دەبیتە 1 و 4 لە 12، 1 و 4 لە 12ش یەکسانە بە 1 و 1/3. ئەو جە کۆی دەکەمەوە لێرە 3 لێرەش 4 7 لەگەڵ ئەو یەکەی 8 لەگەڵ 1/3 دەبیتە 8 و 1/3 لیتر. پرسیاری 63 لێرە شیکاری هاوکێشە، زۆر ڕێگە هەیە. یەک لە ڕێگەیەکان ئەوەیە لە خۆم دەپرسم ئایا چ ژمارەک لێرە ئەمن ئەگەر کۆی بکەمەوە لەگەڵ 13 دەبیتە 22، من 9 هەڵبژارد، چونکە 9 لەگەڵ 13 دەبیتە 22، کەواتە یەکسەر دەنووسم یەکسانە بە 9 یان هەردوو لای هاوکێشەکە، چونکە لێرە دەمەوێ بە تەنیا لە لای ڕاست بمینێتەوە، ئەو 13 ناوێ، کەواتە کەم 13 لە هەردوو لای، کەم 13 و کۆ 13 سفر بە تەنێ ماوە، لێرەش 22 13 لێ دەردەکەم، یەکسان دەبی بە 9. هەمان شت لێرە دەتوانم لە هەردوو لای هاوکێشەکە کەم 5 دانێم، لێرە دەبیتە سفر، هیچ نامینێ، تەنیا پیتی لەو لایەش 25 لێکم بیتەوە، یەکسانە بە 15. ئەوە ڕێیەکە لە ڕێیەکان. ڕێیەکی تکە ئەوەی کە ئەمن دەخۆم دەپرسم ئایا چ ژمارەک ئەگەر هاتوو کۆم کردو لەگەڵ 5 دەبیتە 20، یەکسەر دەزانم 15. پرسیاری 66 دیسان دەپرسم ئایا چ ژمارەک ئەگەر کۆم کردەوە لەگەڵ 9 دەبتە 19، یەکسەر دەزانم 10. لێرەش دیسان دەپرسم چ ژمارە کۆم کردەوە لەگەڵ 2 18، کەواتە دەبی 16 دەبی. بەهای هەریەک لەم بڕانە بدۆزەوە. لێرە هێمای ئابسولوتم هەیە، ناو هێمایەکەی چا دەکەم، 8 چاری لێ بڕوا 4، ئەو جەدەی هینمە دەر لە ژێر هێمای ئابسولوت کە هاتە دەر، هەمیشە هێمای ئابسولوت واتە هەمیشە پۆزیتیڤ دەردەچی، کە هێمایەکەی لا دەبم دەبی بە 4 کە هاتە دەر لە ژێر هێما، و لێرش 20ەکە کە هاتە دەر لە ژێر هێما هەر بەخۆی پۆزیتیڤە، دیسان هەر بە پۆزیتیڤیش دەمێنێتەوە، پاشان کۆیان دەکەینەوە 4 و 20 24. 13 لێکم بیتەوە 11 کە دێتە دەر لە ژێر هێمایەکەی هەر 11، ئەو کەمە دەنووسرێتەوە ئێرە کەم 11 کە دێتە دەر لە ژێر هێمایەکەی بە کۆ دێتە دەر، ئەو جە ئەو کەمەشی لە تەنیشتە 11 کەم 11 یەکسانە بە 0. لێرەش 5 کەم 10 یەکسان دەبی بە کەم 5، بەڵام چونکە هێمای ئابسولوتە
یەکسانە بە پێنج. لێرە هەتمە کۆتایی لاپەڕە سێزدا لێمە کۆتایی ئەوانەیە و هەتاوانە چینوێ هەر خیارێ دڵتەنگ و چی بەسەری من هێنا بێخەوم زۆر زەردە ڕەنگ و چی بەسەری من هێنا زەنگی لێدەم بێ وەڵامە چی بەسەری من هێنا بێنامە و پۆست و پەیامە چی بەسەری من هێنا وا دەڵێن چوویتە سەفەرێ چی بەسەر من هێنا لە ماڵ نییە و چۆتە دەرێ چی بەسەر من هێنا پەیوەندیەکەی داخستیە چی بەسەر من هێنا دڵیشی قوفڵ کردیە چی بەسەر من هێنا خۆم دەزانم لێم ڕەنجاوە چی بەسەر من هێنا ئەو ناز و فیزە زۆر باوە چی بەسەر من هێنا ئاخ چی بەسەر من هێنا